دوو قەل و دوو قاز و کەڵەشێرێکم لە مژەمی دەکایە بەس من بۆ خۆمم داناوە بۆ ڕەمەزان بۆ ئێوەنا شو سەڵات چۆنی خۆڵێ سەرچاوم جەوکی چۆنە جێیەکی زۆر خۆشە بەفرشی باش باریوە لەخوای گەورە بەزیای بێ زۆر فێنکە حدودی 20 سانتیمێک بەفر باریوە یا ساردە جێیەکی زۆر خۆشە سارد نییە لە کاتی بەفرا زۆر جەو سارد نییە بەرەکەتێکە بۆ خوا بەرەکەتێکە بۆ هاوڵاتیان کە ئیمساڵ ئەوش کە ساڵێمان لە کۆڵ بوانێ و یەک داواکاریم هەیە داواکاری لە هاوڵاتیانەکەم کە لە ڕێگا زۆر بەهێمنی بڕن بۆی تووشی کارەساتی دڵتەزیێن نەبین لێرە ئێوەم کەپلانەتان هەیە خەڵکێ بۆ ئێرە خەڵک دێ بۆ ئێرە بۆ دانیشتن بۆ ڕەسمگرتن بۆ پیاسەکردن یاحتیاجی لای ئێمە هەموو کەپرەکانمان بکرێ هاتنە ژوورۆشمان بکرێ چیتان هەیە بۆ نیوەڕۆ وڵای بۆ نیوەڕۆمە خواردنمان نیە هەر کەسە بێتە ئێرە خۆی خواردنی خۆی دێنێ بۆ خۆت ئەڵێم بۆ خۆم نان ناخۆم نان نەخۆی نا تۆسە قەلێکی داناوە لەسەر وڵی دوو قەل و دوو قاز و کەڵەشێرێکم لە مژەمی دەکایە بەس من بۆ خۆمم داناوە بۆ ڕەمەزان بۆ ئێوەنا بۆ ڕەمەز لێستا بۆ ڕەمەزان شۆتەبا خوا من وا هەموو ساڵێک ڕەمەزان 30 ڕۆژ بە ڕۆژوو یاڕاوی خوا قبوڵی کە گۆرانی حەساسیەتی ئیشە لەسەر داناوە ئەوە تۆ خۆشم لە دڵی خۆمەوەیە خۆمە یێڵێم بەس چییە حەساسیەت چی لای تۆ حەسەزیرەک هونەرمەندە ئەزان هونەرمەندە تا چەندێ خۆش تێوە بەستم تا چەندێ خۆش تێوێ مەزیان لە حەد خۆشم لێ چونکە ئەگەر خۆشم نەویستایە ئەوە لە باخەڵمان لێ نادە